لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بە ئاشکرا جیاوازیەکانی ناو ئیدارەی کۆشکی سپی بەرامبەر بە دۆسیەی ئێران دەبینرێت بە تایبەتی لێدوانەکانی دۆناڵد ترامپ لە لایەک و مایک پۆمپیۆ و جۆن بۆڵتۆن لە لایەکی تر جیاوازی تەواویان پێوە دیارە. لە نوێترین لێدوانیدا دۆناڵد ترامپ با پێچەوانەی هەڕەشەکانی پۆمپیۆ و بۆڵتۆن ڕایگەیاند کە نایەوێت زیان بە ئێران بگەیەنێت بەڵکو هیواخوازە کێشە ئابوووریەکانیشی چارەسەر بکات. چەنیا مەبەستی ئەوەیە ئێران پەیوەندی پێوە بکات و ڕێککەوتنی نوێی لەگەڵدا واژۆ بکات. بەڵام هەریەکە لە بۆڵتۆن و پۆمپیۆ هەڕەشەی هەڵگیرساندنی جەنگ دەکەن و بە جوڵاندنی کەشتی فڕۆکە هەڵگیری ئەبراهام لینکۆڵن بەرەو خۆرەڵاتی دەریای ناوەڕاست و لەوێشەوە بۆ کەنداوی فارس دەیانەوێت ئێران بۆ جەنگێکی نەخوازرا و پەلکێش بکەن. جۆن بۆڵتۆن کە باندازیاری جەنگی وێرانکەری عێراق دەناسێنرێت یەکێکە لە تۆندڕەوترین ئەندامی پارێزگارە نوێیەکان، یەکێکە لە میوانە هەمیشەیەکانی کۆبوونەوە گشتیەکانی ڕێکخراوی مجاهیدینی خەڵق و پشتیوانی لە تێزی ڕووخاندنی کۆماری ئیسلامی ئێران دەکات. بە وتەی سەرکردەکانی پێشووی ڕێکخراوی مجاهیدینی خەڵق ناوبرا و میوانەکانی تری مریەمی ڕەجەوی تا ئێستا ملیۆنان دۆلاریان لەو میوانداریانەدا وەرگرتووە. ئێستاش کە مایک پۆمپیۆ وەکو وەزیری دەرەوە و جاریت کۆشنێرش وەکو ڕاوێژکاری سەرۆکی ئەمریکا بوونەتە گروپێکی ئایدۆلۆژی لایەنگری ئیسرائیل باپاڵنەری ئایدۆلۆژیانە مامەڵە لەگەڵ دۆسیەی ئێراندا دەکەن و خوازیارن ئەمریکا بخەنە جەنگی ئێرانەوە. بەڵام دۆناڵد ترامپ وەکو سرمایەدارێک سیاسەتی وڵاتەکەی ئاڕاستە دەکات. نایەوێت وڵاتەکەی بکەوێتە ئەو جەنگە سەختەوە کە ئاکامەکەی سەدان ملیارد دۆلار زیانە و دوجاریش دەبێ پاشەکشە بکات لەو ئامانجانەی کە بۆ جەنگەکە ڕاگەیەنداوە وەکو ئەوەی کە ئێستا ئەمریکا لەگەڵ بزوتنەوەی تالیباندا دەیکات. ترامپ مەبەستی لە سزابووری ئێران و دانانی تاریفەی گومرگی لەسەر چین و سزای ڤێنزوێلا وڵاتانی تریژەوەیە داهاتی ئەمریکا زیاتر بکات و بازاڕی وڵاتان بەڕووی کاڵاکانیدا بکاتەوە بە تایبەتی دابڕانی کاڵاکانی ئەمریکا لە بازاڕی گەورەی ئێران لە 40 ساڵی ڕابردوودا. بۆ ترامپ سەختە و دەیەوێت لە ڕێگەی قورسترکردنی سزاکانەوە بەرپرسانی وڵاتە ملکەتی ڕێکەوتنێکی نوێ بکات کە تێیدا بەرژەوەندیە باڵەکانی ئەمریکا دابین بکات. ترامپ کەسایەتیەکی ئایدۆلۆژی نییە بەڵام با پشتیوانی ئایدۆلۆژیستەکانی پارێزگارە نوێیەکان و لۆبی لایەنگرانی ئیسرائیل پێگەی خۆی لە کۆشکی سپیدا دەچەسپێنێت. بەڵام لەگەڵ هەرگیرساندنی جەنگدانیە هەر بۆیە بەردەوامە لەسەر وتەیە کە لەبارەی سعودیەوە دەیکات کە وڵاتە وڵاتێکی دەوڵەمەندە و هیچی نییە پارە نەبێت. بەبێ پاراستنی ویلایەتە گرتوەکانیش ناتوانێت پارێزگاری لە خۆی بکات. بۆیە پێویستە بەردەوامکری پاراستنی وڵاتەکەی بداتە ویلایەتە گرتوەکان. لێدوانی تیمۆسی لیندرکینگ جێگری وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ کاروباری کەنداوی فارس ئەو بنەمایە بەهێز دەکات کە ئیدارەی ترامپ لەگەڵ جەنگدانیە. ناوبراو بە تۆڕی میدیایی جەزیرەی ڕاگەیاند کە لەو جوڵە سەربازیەی چەند ڕۆژی ڕابردووی وڵاتەکەیان هیچ نیازێکیان نییە بگەنە ڕەوبەڕووبوونەوەی سەربازی لەگەڵ ئێراندا. لیندرکینگ لە بارەی هیوا و ئاواتی داهاتویانەوە جەختی لەو خاڵە کردەوە کە ئیدارەکەی خۆشحاڵ دەبێت بە گەڕانەوەی ئێران بۆ ناو کۆڕی کۆمەڵی نێودەوڵەتی و بۆ ئەوەش نیازیان نییە بکەونە جەنگ لەگەڵە وڵاتەدا